لەم هەفتەیەدا چی ڕوویداوە لەگەڵ هاوکاری بەڕێزمان سلێمان تەویل گفتوگۆ دەکەین کە بە تەلەفۆنەوە لە ڕۆژئاوای کوردستانەوە لەگەڵمان دەبێ. تەوەری دووەممان ڕێپێوانی گەورەی ستراسبۆرگ لە دژی ساڵیادی پیلانگێری نێونەتەوەی 15 شوبات کە لە 12مین ڕۆژیدا ئەم ڕۆژ لە شتوتگراتەوە بۆ بلینکرین 21 کیلۆمەتر بە پێ دەبڕن و دواتر سمینارێک ساز دەکەن لەسەر زایندەی کۆمەڵایەتی. لەم بارەیەوەش گفتوگۆ دەکەین لەگەڵ ڕۆژنامەوان ئیدریس بابۆک. تەوەری سێممان مامەستایان و فەرمانبەرانی مانگرتوو لە 15مین ڕۆژی چالاکیەکان ڕایانگەیاند مانگرتەکەیان هەڵدەپەسێرن. لەم بارەیەوە گفتوگۆ لەگەڵ ڕۆژنامەوان هێمن مامەند دەکەین کە بە تەلەفۆنەوە لە باشووری کوردستان میێوانمان دەبێ. دواتر تاوانەکانی دەوڵەتی تورک بەرامبەر بە باشووری کوردستان لە ساڵی 2025 دۆسیەیەکی تایبەتمان دەبێ. دوا بە دوای ئەوە دۆسیەیەکی تایبەتمان دەبێت لەسەر ڕۆژنامەنووس حەزیز کورتۆغڵۆ کە باس لە خەبات و تێکۆشانی بۆ گەیاندنی حەقیقەت لە 32 ساڵ دەکات. گفتوگۆی ڕووداوەکانی ئەم هەفتەیەمان دەست پێ دەکات. بەڵێ بەڕێزان، وەکو لە دەستپێک لە تەوەری بەرنامەکان باسمان کرد لەسەر ڕەوشی ڕۆژئاوای کوردستان هەرافتا میوانی بەڕێزمان هاوکاری بەڕێزمان ڕۆژنامەنووس سلێمان تەویل بەشدار دەبێت. دوایین پانۆڕامای هەفتەی ڕابردوومان بۆ باز دەکات. کاک سلێمان، زۆر سپاس کە میوانی گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆیت. زۆر سپاس بۆژی و تەماوە خۆش بێت. دێنە لای جەنابەت کاک سلێمان، دوایین گۆڕانکاریەکانی هەفتەی ڕابردوو پانۆڕامای ئەم هەفتەیەی ڕۆژئاوای کوردستان لای ئێوێ بفەرمونون. بەڵێ بۆ ڕۆژاوای کوردستانی باکوور ڕۆژهەڵاتی سووریێ مژارە سەرەکەی یانجی بۆ دوێ هەفتەیدا هاتە نیقاشکردن و گەلێن باکوور و ڕۆژهەڵاتی سووریێ و ڕۆژاوای کوردستانی ئامادەکاریە وێ دکن و پێشوازیە وێ دکن گۆ خیتابە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان ڕۆژە 15 شباتێ یانجی پشتی وی گو درکوه گو او تعلیمات گو دوی خطابه ده درکوه گلی باکور روجلات سوریه و روجاوای کردستان جبو و روجه خو آماده دکن و پیشوازیا و روجه دکن براستی جی وکم دزانه از مه مها کمپلا گو لسر ریبر عبدالله اوجلان درباری وی دجی گلک چالاکی و آماده کاری هاته کرن گلک هفدیتن و امبیجن سمینر هاتن داین درباری کمپلا لسر گلی باکور و گلی کردستانی ده شخص ریبر عبدالله اوجلان ده گلک امبیجن چالاکی جی هاته کرن گلک مش و امبیجن متنگه هاتنه چکرین گلک امبیجن لباکور روجلات سوریه و روجاوای کردستانی جی ام لویدری وک شرمازار کرنا و روجه هات دیار کرن براستی جی گلک چالاکی جی هات درخستن جوان ایرو مشکل سر استا امبیجن کانتونا جزیره به باجار حسکه و قامشلو و باجارو که وی ایگری دای ویشی الباجار حسکه قامشلو هات کوم کرن شرمزار کرن تبلیبونا هزاران گلن کرد و عرب و سریان و حمد بکاتین دجی بسرکشیا کنگرستار بو او مشتهال دارخستن و حتی آنها جی بردوامه در مزار کرنا کومپلا گل ده سال 1909 و نهاده هاتا چه کرن در حق ریبر عبدالله اوجلان ده او روز وکر روژه که هاتا دیار کرن گلن هرمه گلن حچا کرچه کردستانی و روژه نرازی بون پیشواز بکش برگو او روز ند شخص ریبر عبدالله اوجلان ده هاتا چکرن در حق گلن آزادی خواست گلن مافی خودو خوازه او روز در هاتا چکرن براستی جی گلک چالاکی وی درباری ده ایواره چکرن سبیجی کم خبات الوی دری لحسکی جی هنه درباری وی روژه ده جی و روژه پازده صبات او جی مشن گر سهی لسر آستا روژابای کردستانی ایواره چکرن جبو شرمزار کرنا روژه پازده صباته گلک بویر دن جی هنه تکس کرنا برخدانه و اصرارا گو البرمی
هەمبەری ێریشên li ser Bakurê Rojhilatê Sûriyê got em dibêjin hemanê du meh û 10 roj êriş li ser Bakurê Rojhilatê Sûriyê nehatî rawestandin ji aliyê dewleta Tirk ya dagirker û çeteyên wê li wê derê jî em bêjin li hemê ser asta hemê Bakurê Rojhilatê Sûriyê û Rojavayê Kurdistanê rojane êriş pêk tên em bêjin li bendavê Tişrînê li Cisrê Qereqozawê li gundewarê min dicê û gundewarê Kobanê jî rojane êriş pêk tên dewleta Tirk ya dagirker bê top û tangê xwe bê belafirê xwe yê bê mirov û belafirê xwe yê şer jî êrişê xwe pêk tîne lê li hemberî wê êrişana berxwedanek bê hem patê kirin şervanên Qesedê şervanên Hêzên Sûriyeyê Demokratîk berevaniya gelên Sûriyê dike ji bo nehêlin dewleta Tirk ya dagirker bêtir ji axa Sûriyê dagirker bike û heta va kîlyana dewleta Tirk nikanî bû gavekê pêşdewere nikanî bû hestek din ji xaka Bakurê Rojhilatê Sûriyê û Rojavayê Kurdistanê dagirker bike rûxmî got çi qasî êrişê xwe dijwar dike rûxmî got çi qasî silahê xwe û teknîka xwe yê pêşketî bikartîne lê nikane ser wî erdê yanî em bê destkertiya bigire lê li hemberî wê rojane em bêjin wendayê wê hene rojane kuştiyên dewleta Tirk di nav refên leşkerê wê de hene di nav refên çetê wê de dahatên kuştin gelek alavê wanê şer yên teknîkê şer jî rojane şervanên Qesedê dike armancê êrişê xwe û em bê rû dixînin. Di rastî jî yanî me got wek tekeskirina berxwedana got gelên Bakurê Rojhilatê Sûriyê jî ji roja ewil de diyarkirî û şerê gelê şoreşgerî jî danî ber çavê xwe gelên Bakurê Rojhilatê Sûriyê ji bo pêşgirtiya Qesedê bike ji bo pêşgirtiya şervanên YTC û YTG bike di heftiyê de rojane berê xwe didin bendava Tişrînê em bêjin her sê roja nobeta herêmekê ji Bakurê Rojhilatê Sûriyê û Rojavayê Kurdistanê îro anha daxuyaniyekê li ser bendava Tişrînê tê dayîn ji aliyê gelên Kobanê ji bo nobeta nobet girtina li ser bendava Tişrînê teslîmî xelkên Cizîrê bike ji ber godo kerwanekê ji Hesekê Tiltemir Derbêsiyê Zirganê Tilbirak Erîşa û em bêjin ji Holê û bajarê Şedadê berê xudan bendava Tişrînê li wê derê ew ê nobê bigirin sê roja yanî li wê derê berxwedaniyek bê hem patê kirin hemberê êrişên dewleta Tirk û gelên Bakurê Rojhilatê Sûriyê û Rojavayê Kurdistanê israra xwe kirine ji bo nehêlin dewleta Tirk armancê xwe pêk bîne zêdetir xaka Bakurê Rojhilatê Sûriyê û Rojavayê Kurdistanê dagirker bike. Bi rastî jî di heman em bê di heftiyekê de got em plançoya êrişa bêjin êriş gelkî dijwar bû destpêkê jî min got li ser bendava Tişrînê rojane dewleta Tirkiya dagirker tokbaran dike rojane dixwaze di rêka belafirên bê mirov bendav armanc digire xelkên li ser berdavê armanc digirin li aliyekî din jî li gundewarên min bijê jî li wê derê şer û pevçûn derdikeve di orta şervanên Qesedê de û orta çeteyên dewleta Tirk de lê tim û dayîm em bêjin ew planên dewleta Tirk bi ser nakev û şervanên Qesedê jî timî bersivdayîna dewleta Tirk dide û çeteyên wê jî îro jî şervanê Qesedê di rêka malpera xwe de ragihandin got belafirek bê mirov yan dron yan dewleta Tirkiyeka got xwekuş bû şandibû ji bo li bendava Tişrînê xêlê ew dron hata xistin ji aliyê şervanên Qesedê de. Bi rastî jî yanî em bêjin di heman heftiyekê de jî wek heftiyê berê wê bûn jî tekeskirina û berxwedanî berdewam e gelên Bakurê Rojhilatê Sûriyê û Rojavayê Kurdistanê bi hemê pêkhatiyê xwe şerê gelê şoreşgerî danê ber çavê xwe piştgirtiya Qesedê dikin dibêjin ev şervanê me ye ev parezvanê me ne em nahêlin tu carî tu hêzên wê derbasî xaka Kurdistanê bibe derbasî xaka Rojavayê Kurdistanê bibe li vê derê jî hemê pêkhatiyê got yanî li vê derê bi hev re hevbeş
جیان دکه چه کرد به چه عرب به چه سریان به چه ارمن به چه همه پیکاتیان دم بجی گو الوی دری دمینه او جی پیشگرتیا قصده دکه دری سه روژاجی ل ناوندا باجار حسکی داخویانی که داین جی همه پیکاتیا جی همه روسپیان عشیرین کرد و عرب و سریان جی جبرگو مار موریسین ام بیجن کشه سریانا ل سوریه گشتی او جلی حاضر بو یعنی ام بیجن گوتن ام پیشگرتیا قصده دکن ام ناهیلن تجار هزک دی درباسی خاکا روجاوای کردستانی بو باکور و روجلات سوریه بویج برگو جه 14 ساله حتی ایرو روج اف شربانانا پاراستی و ام تجاریج دو با شربانانا بناگرنج برگو او رومتا وی گلینه زیده تری 12,000 شهید دانی زیده تری 25,000 بریندار گو بروانیا گلین سوریه و روجاوای کردستانی و جهان کواهی کر شر ترور داعش کر حتی روجا ایروجی شربان قصده گلا حمل بدري د باريز د ام بيجن يعني هفتيه كده افتشت باكور روجلات سوريا بقوميه ايريش هنا لسر خاكا روجاوای كردستاني للهم بري ويجي برخدانك به هم طاهيش جل و شربان قصده لاليتي دجي جو اف مهما كومبلوي حاضرتي تكرن جبو شرمزار كرنا في روجي و براستی جی گل همه بنده پازده سباتی جبو آخفتنین ریبر عبدالله اوجلان جبو گلین کردستانی جبو همه گلین گو به کردار لسر آخا کردستانی دیجین جبو چه تعلیماتی هبن جبو وی روژه جبو چاره سر کرنا پرزگریکا لروجهلاتا نابین و الحجار پرچه کردستانی بتایده جی لسوریه و ترکیه جی و باکوری کردستانی جبر گولو که گلیم باکور روجلات سوریه و روجاوای کردستانی وی روژه یعنی بنده روژا پازده سباتینی جبو آخافتنی سروکاتی ریبر عبدالله اوجلان و تعلیماتی جبو گل و جبو شربانا چه بجی خلکن وی دری بنده وی روژه برئیس روزنامه‌وان سلێمان تەویل زۆ سپاس بۆ زانیاری و شرۆڤەکانن زوو بارە سپاس دەکەین کە بەشداری گفتگۆ ڕووداوەکانی ئەمڕۆ بووی کاتێکی خۆشتان هەبێت سەرچاو ئەوات بۆ ئازادی سەرۆگاپۆ هەرکێکی نیشتمانیە بۆ هەموو گەلی کورد بە تایبەت هونەرمەندان و ڕۆشنبیران. بە بەشداری گەنجان و چالاکوانان و وڵات پارێزان و ئەنتەرناسیۆنالیستان ڕێپێوان بە دروشمی ئازادی بۆ ئۆجەلان چارەسەری بۆ پرسی کورد لە شاری هیلبۆرنی ئەلمانیا و دەستی پێکرد تا شاری ستراسبۆرکی فەڕەنسا بەردەوام دەبێت شار بە شار ڕێپێوانەکە بەرفراوانتر دەبێت بەگشتی بەرنامەی پرۆگرامەکە ڕێپێوانەکە بەم شێوازەیە دەی شوبات ڕۆژی یەکشەممە چالاکوانان لە ناوەندی هیلبۆرن گرت بوونەوە دواتر خوێندنەوەی ڕاگەیەندراوێک بۆ ڕاگەیاندەکان ڕێپێوانەکە دەستی پێکرد لە بەشی یەکەمی ڕێپێوانەکە لە هیلبۆرنەوە تا لودسبۆرگ کە مەودای 16 کیلۆمەتر بوو بە پێ ڕێپێوان ئەنجامدا لە تەواوی ڕێپێوانەکەدا لە شارە جیاوازەکان سمینار و مەراسمی یادکردنەوە و بەرنامە و گفتوگۆکردن ئەنجام دەدرێت بەگشتی بەم شێوازە 11 شوبات 17 کیلۆمەتر بە پێ لە لویدزبۆرگەوە بۆ شتوتگرات شەوەکەشی یادکردنەوەی شەهیدان ئەنجام دەدرێت 12 مانگ کە ئەمڕۆیە 21 کیلۆمەتر بە پێ لە شاری شتوتگراتەوە بۆ بلیگن و دواتریش سمینارێک لەسەر زایندەی کۆمەڵایەتی ئەنجام دەدرێت بڕیار وایە 13 مانگ 13 شوبات ڕێپێوانی 19 کیلۆمەتری و دواتر سمیناری خەباتی نێنۆتەوەی لە ئۆفسبرۆگەوە تا لاهر لە 14 مانگ بڕیار وایە 8 کیلۆمەتر بە پێ لە فرایبۆرگەوە ببڕدرێ دواتر بەرنامەی خوێندنەوەی ڕێبەرەتی ئەنجام دەدرێت و 15 شوبات گەیشتن بە ستراسبۆرگ و کۆبوونەوەی ناوەندی لەسەر ئەم ڕێپێوانە هاوکارمان ڕۆژنامەوان ئیدریس بابۆک میێوانمان دەبێت بەڕێز ئیدریس زۆر سپاس کە تا هاوکارانمان
خۆیان دەگەێنن بە بەڕێز ئیدریس هەندێک زانیاری لەسەر ساڵیادی 15 شوبات نزیک دەبینەوە لە 15 شوبات ساڵیادی پیرانگێری نێونەتەوەی لەسەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لەو چوارچێوەیەدا لە ڕێپێوانی گەورەی ستراسبۆرگ لە دژی پیلانگێری نێونەتەوەی 15 شوبات بە دروشمی ئازادی بۆ ڕێبەراپۆ لە هیلبۆرنەوە بەرەو ستراسبۆرگ دەستی پێکردووە. ڕێپێوانی گەورەی ستراسبۆرگ لە دژی ساڵیادی پیلانگێری نێونەتەوەی 15 شوبات ئەمڕۆ لە شتوتگراتەوە بۆ بلیگیرن 21 کیلۆمەتر بە پێ دەبڕن دواتر سیمینارێک لەسەر زایندەی کۆمەڵایەتی ئەنجام دەدرێت. لەم بارەیەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ هاوکارمان ڕۆژنامەوان ئیدریس بابۆک. بەڕێز ئیدریس زۆر سوپاس کە میێوانی گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆیت. سلام و ڕێژ بۆ وەزی قەبات خۆی سەرچاوە. ئەمڕۆ وەکو پلان کراوە لە ستراسبۆرگۆ لە شتوتگراتەوە بۆ بلیگن 21 کیلۆمەتر بە پێ دەبردرێت دواتر سیمینارێک ئەنجام دەدرێت لەسەر زایندەی کۆمەڵایەتی. زانیاری زیاتر لای ئێوەیە چی هەیە لەسەر ئەم ڕێپێوانی ئەمڕۆ بفەرمون. بەێ دەسەریدا بێ ڕۆژە ڕەش پازێ سباتی قۆمپلۆ نامنەتەوی هەمبەری ڕێبەرەی گەلی کورد برێز عەبدوڵڵا ئۆجەلان بە توندی شەرمەزار دەکەن هەروەهاژی بەرخۆدانە گۆیدۆ لە ڕۆژاوایی کوردستانê بەرخۆدانە تشرینê û herça perçê Kurdistanê ew qehremanê goyî ji bona azadiya rêberê gelê Kurd azadiya Kurdistan di çeperê şer dena û em silav û hurmetê xwe ji wan jî çînin û herwa jî beşna xwe li ber cargoriyê Kurd û Kurdistan em dimeşînin. Belê wekî ku hûn dizanin ava 26 salin got rêberê gelê Kurd birêz Abdullah Öcalan bi komplokên devletî hat girtin ava 26 salin golê girtîgeha İmraliyê dibin tecrîteka herî giran bi berxwedana gapê hember jî li ber xwe didî. Ev 26 salin got gelê Kurd ji bona azadiya rêberê gelê Kurd di qada di meşa dena dema pazê sibatê gonêz dibe li her çar perçin Kurdistan û Ewropa Kurdistanî di nava çalekî û meşa dena wekî gonsan hersazî meş têl darxistin mitîng têl darxistin herema ev roja reştê şermezar kirin gelê Kurd jî bi biryara dibêjî heya got azadiya rêberê gelê Kurd mitûger nebe em jî nê ji bona azadiya rêberê gelê Kurd birêz Abdullah Öcalan tev bikerin em ê berxwe bidin. Îsa jî di meşê gelekî giring hatin destpêkirin yek ji bajarê Almanya Fransa got 26 roja wê 26 bajara û 26 roja wê bigerin û pazê sibatê jî wê xwe bikînin Strasbourgê ciwana jî dest bi meşa dirêj kirin ji bajarê Almanya Heilbronn heya Strasbourgê îro em ketin roja xwe sêyemîn ji bajarê Almanya Stuttgart ber bi Böblingen em dimeşin naberaba her do bajara jî 26 kilometre bihûrînin ciwan jî bi biryarin pirasê jî berfa barana baya lêbelê ciwan jî ji bona azadiya rêberê gelê Kurd birêz Abdullah Öcalan gelekî bi moralin dibe çûbê bila bibe em ê ji bona azadiya rêberê gelê Kurd birêz Abdullah Öcalan bimeşin û mêl berxwe bidin. Wekî gotê zanîn ciwan jî bi heyecanek gelekî mezin li benda pazê sibatê nejme gotê gotin ku li wê derê rêberê gelê Kurd birêz Abdullah Öcalan peyama wî heya yanî bêjin peyama wî heya seba wêke jî ciwan xwe di nava heyecaneke gelekî mezin dena bi hêviyê gelekî mezinin got rêberê gelê Kurd bike azadiya xwe û herwa jî ev tiştê got gelê Kurd dixwaze dest bixe yanî azadiya rêberê gelê Kurd û stûbû Kurdistanê bi dest bixe. Berêz İdris eger guman em ji bê pênc roja bimeşin niha jî em ketin roja xwe sêyemîn sefsêr û meşin ciwan pir bi molan bê guman jaliyê faşîstan jî jaliya wa jî hinekî provokasyon hebû lê ciwana meşê xwe heya niha dawakî serfirazî berdewam dikin. وەکو دەزانن بەڕێز ئیدریس ئێستا لە مانجی شوبات داین لە مانجی شوبات ئەوروپا لە کەشێکی سارد و باراناوی بەفرە
لە ڕێپێوانی درێژمەودا ئێوە لە نێو ڕێپێوانەکان مۆڕال و ئاتمسفێری بەشداربووانی ڕێپێوانی مەزن چۆن دەبینی؟ جیاوازی لەگەر مەشەکانی تر چ جیاوازیەک ئێوە دەیبینن؟ براستیشی نەتەنە جوانن کوردمەشن مشبیکە بێژم ببورینن ji gelek dewletên Ewropa internasyonalî jî di nava vê meşî jî xwe kirin. Rastî jî moralekî gelekî xurtwek û me anî ziman ciwan jî û internasyonalî jî bi moralekî gelekî xurt vê meşê berdewam dikin wek me anî ziman bihêviyên gelekî mezin ji bona pazê Sibatê li Strasbourgê û dibêje çi bê bila bibe em ê meşa xwe heya Strasbourg em ê berdewam bikin û em ê meşa xwe bi awakî sefrasî jî bi dawî bikin bêguman bangewaziya ciwana jî heye dibêjin kesek gul heremê mesela ştûr dike wana jiyan dikin wek gel wek ciwan piştgiriya vê meşa ciwana bigirin wê gelekî baş bê bêguman gelek gel jî tê piştgiriyê girin lê em dibêjin gerek hê xurtir vê meşê destek bikin û vê meşê xwedî va meşên girîn xwedî derkevin. Em jî dimeşin îro heber boblingî dimeşin abera vî ba her du bajara jî wek û manî ziman 6 kilometre ne û yanî moral gelekî xurta destkarim mesela bêjin. بەڵێ بەڕێز ئیدریس ئەگەر شتێکی دیاری کراوت ما بێتن کاتی ئێمە کۆتایی پێهات سپاس دەکەین بۆی کە بەڵێ بەنگەوازی کەس خوازم بکەم براستیژی پازدە سباتê ئیسال ji hemû salan bêtir bêguman salê bûrjî me gelekî giring bû lê îsal pazê sivatê rojek gelekî giring e wek me anî ziman peyama rêberê gelê Kurtê got belkî wê bê xwendinê her wiha jî ji bona azadiya rêberê gelê Kurd hêdî sebra gelê Kurd jî nemaya ji bo got em karibin rêberê gelê Kurd birêz Abdullah Öcalan em azad bikin em bangewaziya xwe ji hemû gelê xwe ji hemû dîn û mezheba dikin taybet jî ez wek kesayetekî ji civaka êzîdî bangewaziya xwe ji civaka êzîdî dikim û hemû gelê Kurdistan pazê Sibatê ji heft heya heftê salî ji heft heya heftê salî li bajarê Almanya Strasbourgê bicivin û ji bona azadiya rêberê gelê Kurdistan werin Strasbourgê ji ber got em çi qasî bi girseyî çi qasî xwedî derketinik mezin li serokê xwe xwedî derkevin seroka pû azad bikin hew qasî rêberê gelê Kurd jî karê bi destferehiyeka gelekî mezin daxwazê gelê Kurd bêne ser masê û gelê Kurd bigihînin azadiya xwe seba weke jî bangewaziya me ji hemû gelê me heye got pazê Sibatê tevlî meşa Strasbourgê bibin gelek spas سپاس بۆ ئێوەش ئێمەش دەنگی وەکو رادیۆ دەنگی گەل دەنگمان دەخێنێ پاڵ ئێوە بە هیواین هەموو گەل لە هەموو چین و توێژەکان لە 15 شوبات لە ستراسبۆرگ دژی پیلانگێڕی نەتەوەی بەشدار بن دووبارە سپاس بۆ ئێوە بە ڕێز ئیدریس کاتێکی خۆشتان هەبێت ڕۆژ با سەرچاویم مامەستایان و تاو قسە بکەم مامەستایان و فەرمانبەرانی مانگرتوو لە 15 ڕۆژی چالاکیەکەیان ڕایانگەیان مانگرتنەکەیان هەڵدەپەسێرن گەر بمانزانیا جوڵەیەکی جددی لە دەرەوە هەیە ئەوە تا مردن بەردەوام دەبووین دوایەوە خەڵک ڕویان لە چادری مانگرتووان کرد لە بەردەم بارەگای نەتەوەی گرتوەکان لە شاری سلێمانی مامەستایان و فەرمانبەرانی مانگرتوو بڕیاریاندا بە هەڵپەساردنی چالاکیەکەیان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی مانگرتووان ڕایانگەیان ئەگەر بمانزانی باید جوولەیەکی جددی لە دەرەوەیە تا مردن بەردەوام دەبووین لە ژێر فشاری ئەو دایکانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بە قورئانەوە هاتنە چادرەکان داوایان کرد مانگرتنەکەیان بشکێنن بە مەبەستی پشکنین و وەرگرتنی چارەسەری تەندروستی مانگرتوانیش ڕەوانەی نەخۆشخانی شار کران لە 15 ڕۆژ کە 13 مامۆستا فەرمانبەری ناڕازی بە مەبەستی پێنەدانی شایستەدارایەکان و گەڕادنەوە و پلە بەرزکردنەوە و تەوتینکردنی موچەکانیان دەستیان بە مانگرتن کردووە ئێمە بڕیارمانە لە ئێسایە
مانگرتنەکەمان هەڵپەسێرین هەڵی پەسێرین. بەڵام بەڕێزان ئێمە بە پێوەین دڵنیا بن ئێمە ڕێگای کراگرینە بەر وە بەردەوامە بین و ئەمانەوێ قسەیەکی کەش بکەین. بەڕێزان هیوادارین ئەوەی کە پێی وایە ئیزافەیەکەیە ئەتوانرا بخرێتە سەر ئەم بابەتە، ئەتوانین ئەویش بێت و لەگەڵ ئەوە تەرجەمەی کەین و پێکەوە ئیزافەیەکی تر بخێنە سەر بارودۆخەکە. و ئەو بەڕێزانەشی کەوا لێرە و لەوێ هەندێک قساکەن ئێمە پێمان وایە ئەمە بە ئێمە کرا، ئەوانی تریش ئەتوانن پەرلەمانتارەکانیان ببورن بۆستن، پەرلەمانتارەکانیان بنێرن پەناگیری بکەن لە پەرلەمان و پەیامەکەی ئێمە درێژە پێبن. ئێمە لە دەرەوە ئامادەین هەموو شتێکیان بۆ بکەین و لەگەڵیانە بمێنینەوە و پشتگیریان بین. زۆر سپاس بۆ هەموو لایەکتان، مانوو نەبن. بەڕێزان ئێمە جیاواز لە جەنابتان و ئەو دایکە دڵگەرمانەی کە بە قورئانەوە بەرەو ڕووماناتن، ئێستا پۆلێک لە جوامێرانی نیشتیمان کە بریتین لە پاکەوانەکان. بەڕێزان دیوی درەوشاوەی ئەم وڵاتەی ئێمە پاک و خاوێنی شەقام و کۆڵانەکانێتی. پێمان وایە تەنها ئەم پاکەوانانە توانیویانە بە تەواوەتی بە بەرپرسیارەتی خۆیان هەڵسن. بەڵێ بەڕێزان دوای 15 ڕۆژ لە مانگرتوانی بەردەم نەتەوەی گرتوەکان لە سێمانی مانگرتنەکەیان هەڵپەسات لەسەر ئەم مژارە ڕۆژنامە نووس هێمن مامەند لە باشووری کوردستان ئەمڕۆ میێوانی گفتوگۆی ڕووداوەکانی ڕادیۆی دەنگی گەلە. بەڕێز هێمن زۆر سپاس کە ئەمڕۆ میێوانی گفتوگۆی ڕووداوەکانی بەڕێز هێمن زۆر سپاس کە میێوانی گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆیت. ئەگەر لەوە دەست پێ بکەین کاکێ من لەگەلی ئێمە سەڵاو لە بیسەرانی ڕادیۆ دەنگی گەل، سڵاو لە بەرخودانی گەلی ئێمە لەسەر بەنداوی تیشرێن بەنداوی کاکێ من بەرخودان، سڵاو لە خەباتی گەریلا. کاکێ من ئەگەر لەوە دەست پێ بکەین ئایا دوای 15 ڕۆژ مانگرتنی مامەستایان و فەرمانبەران کە دەتواندرێ ئەم شێوازە ڕوبەڕووبوونەوە مەدەنیە بە گرنگترین ڕوودا و دابدرێت لە دوای خۆپیشاندانەکانی عەفدەی شوباتەوە کە کاریگەری ڕوبەڕووبوونەوەی مەدەنی دژ بە دەسەڵات نیشاندا. ئایا هۆکارەکانی هەڵپەساردنی چی بوون؟ هۆکارەکانی پشت هەڵپەساردنی مانگرتنەکە؟ بەڵێ جارێکتر سڵاوتان لێبێت. دیارە وەکو بەڕێستان باستان کرد لە دوای 33 ساڵ لە حوکمڕانی ئەمە یەکەم جار بوو کە شێوازێکی خەباتی بەم شێوازە بگیرێتە بەر. پێشتر بە هەزاران ڕێپێوان و خۆپیشاندان کراوە و گەورەترین خۆپیشاندان و ناڕەزایی دەربڕێن هەفتەی شوباتی 2011 بوو کە چەند ڕۆژێک ترێمە یادی دەکەینەوە کە دوو مانگی خایان لە بەردەم دەرگی سەرا. بەڵام لە دوای 91 هێڵە نەبم کە ئەو کاتێک چەند کەسێکمانیان گرت بۆ پرسی بەڕیاری 1986 و کە بۆ پرسی پاراستنی گەلی کورد. بەڵام بەداخەوە لە دوای 33 ساڵ لە حوکمڕانی ئێمە لە باشووری کوردستان لە بڕیەوەی کە مان بگرین بۆ دەوڵەتی کوردی بۆ پاراستنی شکۆی کورد، لە بڕیەوەی ئێمە مانمان بگیر بە بۆ پاراستنی کوردان لە ڕۆژاوا، ئێمە مانمان گر بە دژی ئەم جینۆسایدەی دەوڵەتی داگیرکاری تورکیا دەیکات بۆ سەر گەلی ئێمە لە ڕۆژاوای کوردستان. بەڵام ئێمە لەسەر دەستی بەناو حکومڕانی، چونکە ئێمە هیچ کاتێک ئەم حکومەتە بە حکومەتی کوردی نازانین و
پێمان وایەمانە مرتەزەقان داگیرکرد دایناون بۆ لێدان لە شکۆ و لە کەرامەتی کورد بۆ تاڵانکردنی سامانی خاچی کوردستان. بەرخاڵ ئێمە دوای 33 ساڵ جارێشتر گەلی ئێمە لەسەر خاکێکی بە پیت و بەرەکەتمان دەگرێت بۆ موچە بۆ قوتی نەوەکانی. لە حەقیقەتدا ئەگەر بچینە قوڵایی ئەم مەسەلەش ئەمە بەتەنیا پرسێک نییە بۆ موچە و بۆ نان، بەڵکو ئەوەی کە ماوەی 2 هەفتەی ڕابردوو کرا ئەمە گەڕانەوە بوو بۆ شکۆی تاچی کورد کە لەلایەن بە ناو دەسەڵاتی کوردی دەشکێندرێ لەلایەن لەسەر دەستی مرتەزەقەکانی دەوڵەتانی داگیرکرد کەرامەتی تاچی باشوور دەشکێندرێ. ئەمە گەڕانەوەیەک بوو بۆ گەڕانەوەی قوت بۆ پرسی ئازادی بۆ شکۆی کورد. ڕاستە هیوابەخشینێک بوو. بۆچی مانگرتنەکە شکا؟ ئێمە لە حەقیقەتدا لە دوێنێەوە زۆربەی میدیاکان باز لەمە دەکەن، بەڵام لە ئاساسدا ئەم مانگرتووە نشکاوە بەڵکو هەڵپەسێدراوە یاخود بە عەرەبیەکەی تەزمیت کراوە. ئامانجەکەشی ئەوە بوو دیارە لەسەر داخوازی مامۆستایانی ئاینی، لەسەر داخوازی پزیشکان، لەسەر داخوازی مامۆستایان و فەرمانبەرانی ڕێپێوان کە بە هەموو بە دروشم دەیانگوت تکایە مەمرن، تکایە بمێننەوە، تکایە ئێمە حەز دەکەین ئێوە نمرن، ئێوە بمێننەوە لەگەڵ ئێمە. و بە تایبەتی دایکێک کاتێک هات کتێبی قورئانی هێناوە تکای کرد لە بەرخاتری ئەم قورئانە، یارە گەلی ئێمەش گەلێکی موسڵمانە و ئەوانەی کە مانیان گرت بوو پابەندی ئاینی ئیسلامن، بۆیە وەکو ڕێزگرتن لەم دایکە و لە تیمی پیزیشکان و مامۆستانی ئاینی و سەرجەم مامۆستان و فەرمانبەران وەک ڕێزگرتنەک لەسەر داخوازی هەموو ئەوانەی کە ناوە بردن مانگرتنەکە هەڵپەسێدراوە نەوەکو کە شکا بێت. کاگێ من ئەگەر پرسیار لەسەر کاریگەری لە ڕۆژانی ئایندا بە شێوازی تر وەک ئینگلیزیەکە دەڵێ ئابدێت بکرێتەوە، بە شێوازی تر ئەم درێژە بەم خەباتە بدرێت. کاگێ من ئەگەر پرسیار لەسەر کاریگەری ئەم مانگرتنە بکەین وەکو جەنابت دەزانی دەسەڵاتێکی بێباک بەرامبەر بە هاوڵاتیانی شەقامێکی بێهیواکرا و ئۆپۆزیسیۆنێکی ساختە، ئایا ئەم مانگرتنە چ هیوایەکی دووبارە بەخشیەوە بە تاکی باشوور؟ یارە دەمێک بوو گەلی باشوور بێهیوا کرا بوو، بێهیوا بوو لەوەی کە بە بەرنامە لە ڕێگای شەڕی تایبەتەوە دەگوترا کە چیتر نووسین باوی نەماوە، چیتر خۆپیشاندان چیتر دەنجی ناڕازی باوی نەماوە، چیتر بە خۆپیشاندان و ناڕزایەتی دەربڕین بەڕەخنا ئەم دەسەڵاتە بێباکە و هیچی لێ بەسەر نایەت. ئەم مانگرتنە دەری خست ئەمانە هەموو شەڕی تایبەتن، هەموو پروپاگەندەی دەسەڵاتێکی مرتەزەقەیە و ئۆپۆزیسیۆنێکی ساختەیە، چونکە ئەم مانگرتنە بۆ یەکەم جار چەندین دەستکەوتی بەدەستێنا لەوانە ئەو سنوورەی دێگەڵا کە پارتی بارزانی ڕۆژ بە ڕۆژ دەوێت تۆختری کاتەوە، دەوڵەتی داگیرکاری تورکیا ڕۆژ بە ڕۆژ دەوێت ئەم سنوورە تۆخ کاتەوە، ڕۆژ لە دوای ڕۆژ دەوێت خەڵکی باشووری کوردستان زیاتر لە یەکتر ڕق ئەسوورتر هەڵبگرن، زیاتر شەڕی شارسیەتی تۆختر بکاتەوە. ئەم مانگرتنە ئەم ڕێپێوانەی مامۆستایان و فەرمانبەران توانی بۆ یەکەم جار لە دوای 33 ساڵ لە حکومڕانی کۆت و بەندی سنووری دێگەڵا بشکێنێت. ئەو سنوورە دەستکردەی کە مرتەزەقەکان و داگیرکرد تۆخیان کردوتەوە بۆ پەرکردنی کوردان، ئەو کۆت و بەندەی کە دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمان نەیتوانی بشکێنێت، ئەو کۆت و بەندەی کە پێشووتر کۆسەد ڕەسوڵ کە پیاوێکی عسکەری و بە هەزاران پاسەوان ڕێگری لێکرا نەیتوانی بشکێنێت، ئەو کۆتوبەندەی دەیان پیاوی سەربازی لە ساڵانی ڕابردوو و مەحموود سەنگاوی کە پیاوێکی سەربازی عسکەریە بە چەندین ئۆتۆمبیل و چەندین چەک و بیکێسی و چەکی قوڕس کاتێک ویستی بچێتە هەولێر
ڕێگەیان لێگەر کەسێکی وەکو محمود سنگاوی وەکو کۆسەد ڕەسوول هەمومان دەزانین کەوانە پیاوی عسکەرین نەتوانی سنووری دێگەڵە بشکێنن کەسێکی وەکو دکتۆر یوسف کە سەرۆکی پەرلەمانێکی ئۆپۆزیسیۆنی بەهێز بوو و کاتەکە بزوتنەوەی گۆڕان 25 کورسی هەبوو دکتۆر یوسف کە سەرۆکی پەرلەمان بوو بە کۆمەڵێک پاسەوانەوە نەیتوانی ئەم سنوورە بشکێنێت بەڵام خۆشبەختانە بۆ یەکەم جار مامۆستایان و فەرمانبەرانی مانگرتو و مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی و خۆپیشاندەر بە قەڵەم بە هوتاف توانیان ئەم سنوورە تێک بشکێنن کاکێ من دەسەڵاتی زۆنی زەرد ئەمە گەڕانەوەی هێز و هیوا بوو بەڵێ و ئەم دەسەڵاتە مرتەزەقەی هەولێر ئەم دەسەڵاتە کە ناوی لە خۆی ناوە ئێمە خاوەن کورسین و 840,000 دەگمان هەیە ئەم دەسەڵاتە هێنا لەرزین بینیمان بە چەندین هەزارەهان مرتەزەقە و چەتەی میلیشیای بڵاو کردبووە لە هەولێر لە سنووری دێگەڵا بە جۆرێک لە جۆران ماوەی یەک هەفتەیە ئەم هێزە لە ئینزار و لە ئینزاری جیمدایە کە واپلەی ئینزاری سەربازیە بە جۆرێک لە جۆرەکان کە وەک هەولێری گوتنی ڕۆحیان چوبوو تۆخیان چوبوو بەڵێ ڕاستە کاگێ من وەکو جەنابەت باست کرد یعنی بەشکاندنی سنووری دێگەڵا لەلایەن مامۆستایانی مانگرتۆوە دەسەڵاتی هەولێری گەیاندبووە ئاستێک کە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو ئەم شێوازە لە ترس و لەرزۆکیەمان نەبینی بوو تایدا و سەرەڕای ئەوەی ئەم شکاندنی سنووری دێگەڵەیە بۆ سەردەیری ڕۆژنامە جیهانیەکان ینی پرسیارەکە ئەوەیە ئایا ترسی دەسەڵاتی زۆنی زەرد و گەیاندنی ئەم بابەتە بە ڕۆژنامە جیهانیەکان بە تایبەتی دەستگا ڕاگەیاندنی سویدیەکان چیمان پێ دەڵێت؟ ئەمە بۆ یەکەم جار ینی ماهیەتی زیاتری ئەم دەسەڵاتەمان بۆ ڕوون بۆوە بۆ هەموو کونسوڵخانەکانی دنیا بۆ هەموو سەفارەت و ڕێکخراوە ئەو ڕێکخراوانەی کە لە بواری ئازادی ڕادەربین و دەربڕین و مافی مرۆڤ و پاراستن لە مافی ڕۆژنامە نووسان کار دەکەن یەکەم جار بۆ هەموو ئەمانە ڕوون بۆوە کە ئەم دەسەڵاتی هەولێر چه دەسەڵاتێکی دیکتاتۆرە و چەندە لە ئازادی دەترسێت و ماهیەتی ئەم دەسەڵاتە بۆ هەموو دنیا ڕوون بەوە ینی خۆشبەختانە دوێنێ لە چەندین میدیای سوێدی ئەم پێشێلکاریانەی ڕژەمی پارتی و بارزانی بڵاو بۆتەوە یەکێ لە لۆریە یان ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان کە لۆگۆی وڵاتی سویدی پێوە بووە کە ڕێگری کردووە لە فەرمانبەران و مامۆستانی ڕێپێوان بچنە هەولێر ئەموو ئەمانە کاری زۆر باش بوون یعنی بە جۆرێک لە جۆرەکان مەسڕوڕی تووشی تەنگەتاوی و تووشی ڕوونکردنەوە کردووە بە جۆرێک لە جۆرەکان ئێمە زانیاریمان هەیە کە چوونەتە سەفارەت و کونسوڵخانەکان مەسڕوڕی کوڕی مەسعود گوتوێتی پاساوی هێناوەتەوە بۆ بوختانی کردووە درۆی کردووە گوتوێتی ئەمانە ئێران نردوون و ئێران هانی داون و بۆ ئەوەی سۆز و عاتیفەی ئەم وڵاتانە ڕابکێشێت ئێران وەکو نەیارێکی سەرسەختی ئەمریکا و ئیسرائیل و یەکێتی ئەوروپا کە ئەمڕۆ باڵێن لە لاوازبووندایە بۆ ئەوەی بوختانیان بۆ بکە بڵێ ئەمانە ئێران هانی داون ئێران لە پشتیان بووە بەڵام خدا شاهیدە شاعیرەکەی وا بڵێن خدا شاهیدە و گەلی ڕۆشنبیر و گەلی خەڵکی خۆشیار دەزانێت کە ئەم مانگرتن و خۆپشاندانە هیچ کەسی لە پشتەوە خۆپشاندان و ینی مانگرتنەکان یەک لە بیانوەکانی دەسەڵات ئەوەیە کە دەستی دەرەکی لە پشتە کاکێ من دەرفەتی بەرنامەکەمان زۆر کەم کاتمان ماوە ئەگەر لە دەقەیەک دوایین وتەی خۆت بگەینی سوپاس دەکەین بڵێ هەواڵ ڕەنزەر ینی ئەم دەسەڵاتە ساڵانێکی زۆرە هەر دەڵێ هەر خۆپشاندان و چالاکێک دەکرێت دەڵێت ئەمە دەستێکی لە پشتەوەیە بەڵام وەکو مامۆستا عەبدوڵڵا پەشێ گوتنی نەمانزانی ئەم دەستە چێ بوو ئەوانەی کە دەستیان لە پشتەوەیە و ئەوانەی کە
بەدەستی دوژمنان و داگیرکەرانەوە ماوەن ئەوە ڕژێمی پارتی بارزانانی کە بەدەستی دەوڵەتی داگیرکەری تورکیا ماوە بەهێزی وڵاتانی داگیرکەر ماوە و ئەم دەسەڵاتەی کە ئەمڕۆ بوختان بۆ خەڵک دەکات و دەڵێت دەستیان لە پشتا کە داوای موچی خۆیان دەکەن ئەم دەسەڵاتە بەدەستی باسیەکان و بەدەستی سەدام حوسێنی ئەو سەدام حوسێنەی کە کوردیان فعال دەکرد و هەڵات کیمیایی لە کوردان دەدا بەدەستی باسیەکان لە سوێکی ئابی 96 نزیکەی 30 ساڵ لەمەوبەر هاتنە هەولێر ئەجینە ئەوان ئەجینیان دەتوانی چاویان بە هەولێر بکەوێتەوە ئەوانەی کە دەستیان لە پشتە ڕژێمی پارتی و بارزانین و ئەوەی کە تەنیا قەڵەم و خوێنی شەهیدانی لە پشتە ئەوە مامۆستا و مانگرتوان و خەڵکی دڵسۆزی ئەم نیشتیمانەیە. ڕۆژنامە نووس هێمن مامەند لە باشووری کوردستانەوە میوانی ئەمڕۆی گفتوگۆ ڕووداوەکان بووی زۆر هەربژین دەستان خۆش بێ و جارێشتە ڕێز و سڵاوم بۆ ئێوە و سەرجەم بیسەرانتانەیە و هەر بمێنن کاتێکی خۆشتانە بێ. تاوانەکانی دەوڵەتی تورک بەرامبەر بە باشووری کوردستان لە ساڵی 2025دا هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لە ساڵی 2025 بەردەوامە و ڕۆژ نییە بردومان و هێرش ئەنجام نەداتەوە هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج نەگرێت هەرچەندە هێشتا لە مانگی شوبات داین بەڵام بەهۆی هێرشەکانی دەوڵەتی تورک و 6 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 2 پاسەوانی سنووریش کوژراون و هاوڵاتیەکی مەدەنی و پاسەوانێکی سنووریش بریندار بوون هەروە بەلایانی کەمەوە 4 خان و خاپور کراون و 3 گوندیش چۆڵ کراون دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر باشووری کوردستان و بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی لەم پانۆڕامایەدا هەموو ئەو تاوانە مرۆڤایەتی و جەنگیانەمان کۆ کردوتەوە کە دەوڵەتی تورک تاوەکو ئێستا لە ساڵی 2025 ئەنجامی داوە. لە دوی کانونی دووەم فڕۆکە جەنگەکانی سوپای داگیرکەری تورک خانووی هاوڵاتیەکی مەدەنیان لە گوندی ئاڤێ لە نزیک باتوفای سەر بە زاخۆ بردومان کرد و لە ئەنجامدا ئۆتۆمبیلی ناو عەوشەی ماڵەکە زیانی بەرکەوت. لە 15 کانونی دووەم فڕۆکەی بێفڕۆکەکانی دەوڵەتی داگیرکەری تورک لە گوندی گەلالەی سەر بە شارۆچکەی ماوەت لە پارێزگای سلێمانی ئۆتۆمبیلی هاوڵاتی حوسێن ئەحمەد عەبدوڵڵایان بردومان کرد کە لە هێرشەکەدا حوسێن ڕزگاری دەبێت بێ ئەوەی زیانی پێ بگەم. لە 24 کانونی دووەم سوپای داگیرکەری تورک لە چوارچێوەی پیلانی ڕەشکردنەوەی ناوی گەریلای ئازادی کوردستان خاڵێکی پاسەوانی سنووری عێراقی لە گوندی شێلان لە نزیک شارەدەی باتوفە لە زاخۆ سەر بە پارێزگای دۆک تۆپباران کرد و لە ئەنجامی هێرشەکە 2 پاسەوانی عێراقی کوژران و پاسەوانێکیش بریندار بوو. هەردوای تۆپبارانەکەی دەوڵەتی تورکی داگیرکەر بە فڕۆکەی بێفڕۆکەوان جەنگی بردومانی خانووی هاوڵاتیەکی لە سنوورەکە کرد و خاپوری کرد. لە ڕۆژی 26 کانونی دووەم لەگەڵ هاتنی هاکان فیدان وەزیری دەرەوەی دەوڵەتی تورک بۆ بەغدا سوپای تورکیا ئۆتۆمبیلی پێشمەرگەیەکی لە سنووری دۆک بردومان کرد و لە ئەنجامدا شۆفێرەکە بە ناوی جاسم محەممەد بریندار بوو ئۆتۆمبیلەکەشی زیانی پێگەیشت. لە هەمان ڕۆژدا ماڵی هاوڵاتیەک بە ناوی نەجیب زێڕنگێر لە زنجیرەتیای زەریس لەلایەن فڕۆکە جەنگەکانی تورکیا کرایە ئامانج و خاپور کرا. ڕۆژی 27 کانونی دووەم فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورکی داگیرکەر بردومانی شارەدەی دینارتەی سەر بە شارۆچکەی ئاکریان کرد و لە ئەنجامی هێرشەکەدا 2 هاوڵاتی کە هاوژینی یەکتر بوون بە ناوەکانی زەحفەر جەلال و توتە ئاکرەی شەهید بوون. هەروەها دوای نیوەڕۆی هەمان ڕۆژ فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک ئۆتۆمبیلێکی هاوڵاتی مەدەنیان لە نزیک گوندی گردجان لە شارەدەی چوارقوڕنەی ئیدارەی ڕاپەڕین بردومان کرد و بەهۆیەوە 4 هاوڵاتی بە ناوەکانی ساڵی عڤیان هۆگر دەربێسی عەزیز کورد ئۆغڵۆ شەهید بوون. هەروەها هاوڵاتێکی تریش بریندار بوو کە عەزیز کورد ئۆغڵۆ ڕۆژنامەنووسی ڕاگەیاندنی ئازاد بوو.
لە ڕۆژی ئەفتی شوبات دەوڵەتی داگیرکەری تورک بە فڕۆکەی بێفرۆکەوان بردومانی خانووی هاوڵاتیەکی مەدەنی لە گوندی مژەی سەر بە شارۆچکەی ئامێدی لە پارێزگای دهۆک کردو بەهۆیەوە خانووەکە خاپور بوو. هەر لە هەمان ڕۆژدا بەهۆی هێرش و بردومانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و دانیشتوانی گوندەکانی نەپاغێ، بێرکەوەری و کافیا لە بناری چای گارە لە ناوچەی زێباری شارەدەی دینارتەی سەر بە شارۆچکەی ئاکرێ گوندەکانی خۆیان چۆڵ کرد و ڕویان لە ماڵی خزم و کەسوکاریان لە شارەدەی دینارتەی سەر بە ئاکرێ کرد. وێڕای ئەوەش دەوڵەتی داگیرکەری تورک ڕۆژانە بردومانی ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان دەکات زیان بە سروشت و ژینگەی ناوچەکە دەگەێنێت. ئەمە لە کاتێکدایە دەوڵەتی تورک لە شکرکێشی بردومانی باشووری کوردستان دەکە هیچ یەک لە حکوومەتەکانی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و هەڵوێستیان نەبوو و خاوەنداریەتی لە خوێنی هاوڵاتیانی مەدەنی ناکەن. جگە لەوەش دەست دەخەنە دەستی ئەو کەسانێک کە تاوانباری سەرەکی بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی. سی ساڵ خەبات و تێکۆشان بۆ گەیاندنی ڕاستی، 32 ساڵ تێکۆشان بۆ گەیاندی دەنگ و ڕەنگی گەلێکی ستەم دیدا لە ڕاگەیاندن و بڵاوکردنەوەی نەهامەتی گەلان لە ژێردەستی داگیرکەر. ئەمە سەردێری مێژووی ڕۆژنامەنووسێکی کووردە کە بەدەستی داگیرکەران بە هاوکاری هێڵی خیانەت شەید کرا. ئەویش ڕۆژنامەنووس شەید حەزیز کوردۆغڵۆیە. لەم بارەیەوە هاوکارانمان دۆسیەکیان ئامادە کردووە بە یەکەوە گێگری دەبین، دواتریش کۆتایی بە گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆ دەێنین. عەزیز کۆیلۆغڵۆ 32 ساڵ خەبات و تێکۆشان بۆ گەیاندنی حەقیقەت. دو ساڵ خەبات و تێکۆشان بۆ گەیاندنی ڕاستی، 32 ساڵ تێکۆشان بۆ گەیاندنی دەنگ و ڕەنگی گەلێکی ستەم دیدا، ڕاگەیاندن و بڵاوکردنەوەی نەهامەتی گەلان لە ژێردەستی داگیرکەر. ئەمە سەردێڕی مێژووی ڕۆژنامەنووسێکی کووردە کە بەدەستی داگیرکەران و باوکاری هێڵی خیانەت شەید کرا. ئەو ڕۆژنامەنووسەش شەید عەزیز کۆیلۆغڵووە. ڕۆژنامەنووس عەزیز کۆیلۆغڵوو کێ؟ عەزیز کۆیلۆغڵوو تێکۆشەر و ڕۆژنامەنووس و ئەندامی ڕاگەیاندنی ئازاد، ئەو کە 32 ساڵی ژیانی خۆی بۆ گەڕان بە دوای حەقیقەت و ڕێگای ڕووناکردنەوەی کۆمەڵگەدا تەرخان کرد. لە ساڵی 1976 لە ناوچەی چناری ئامەدی پایتەختی بەرخۆدان و قارەمانی لە خێزانێکی وڵات پارێز کە بە کەلتوری بەرخۆدانی شێخ سەعید و مەزلوم دۆغان گۆشکرا بوو لەدایک بوو. هەر بۆیە لە تەمەنێکی بچووکەوە دەستی بە لێگەڕین کرد و ڕاستی کورد و کوردستانی ناسی، کەوتە دوای گەڕان بە دوای حەقیقەت و ڕاستینەی گەلەکەی تا لە ڕێگەی پیشەکەیەوە بە دنیای خەوتوی دەرەوەی بگەێنێت. ئەو لا گوندەکەی خۆی دەست بە تێکۆشانی ژیان دەکات، بەهۆی خەبات و تێکۆشانی زۆر جار دەکەوێتە زیندانەوە. لە تەمەنی 16 ساڵیدا ڕوبەڕووی ئەشکەنجە و زۆرداری دەوڵەتی تورک دەبێتەوە، بەڵام ئەو سووربوونی خۆی لەسەر بڕیاری ژیانێکی ئازاددا بوو. وەڵامی ئەو دەبێتە گەورەکردنی تێکۆشان و ئیدی لێرەوە هەنگاوەکانی تێکۆشانی لە ناو جیهانی ڕاگەیاندندا خێراتر دەکات بۆ دەرخستنی ڕاستینەی ئەقڵیەتی فاشست و نکوڵی کرد. ڕۆژنامەنووس عەزیز کۆیلۆغڵوو لەسەر دەست بەسەرکردن و ئەشکەنجەدانی بەم شێوەیە دەڵێت لە تەمەنی منداڵیدا گرتیانم و فڕیان دامە زیندان. وەک زۆر لاوی کورد ئەشکەنجە و زۆریان لێکردم. تێگەیشتم لە کوردستاندا بەبێ ئازادی ژیان نابێت. عەزیز کۆیلۆغڵوو لە ساڵی 1994 لە ئامەد دەست بە کار و خەباتی شۆڕژگەری دەکات، دواتر دەچێتە میترۆپۆڵەکانی تورکیا و لەوێ جارێکی تر دەگیرێت. لە ساڵی 1996 هەتا ساڵی 1998 سێ جار دەگیرێت و لە ناو تاریکی زینداندا بەرخۆدان دەکات، ڕادەست نابێت و ئەو بەڵێنەی با مەزلومانی داوە جێبەجێ دەکات. دوای ئازادکردنی بە بڕیارێکی گەورەتر ڕێگای ئازادی درێژە پێدەدات، بە جۆش و خرۆشەوە دەبێتە ڕێبوارێکی ڕێگای حەقیقەت، بێوچان تێدەکۆشێت تا ڕاستینەی دوژمنان و داگیرکەرانی کوردستان
بخاتە بەرچاو و کۆمەڵگا ڕووناک بکاتەوە. لە ساڵی 2000 ڕۆژنامەنووس عەزیز کۆیلۆغلو وەک ڕۆژنامەنووس و لێکۆڵەری ڕاستی لە هەرێمەکانی پاراستنی مەدیا و قەندیل و خواکورک و خنێرە تێکۆشان و ژیانی گەلیلاکانی ئازادی بە وێنە و فیلم و نووسین بۆ ڕای گشتی بەیان دەکات. ساڵانێک بە عاشقێکی گەورەوە لە چیاکانی کوردستاندا باز ئاسا بە نووسین و وتار و کامێراکەی بەرخۆدان و قارەمانێتی لە چیا ئازادەکان پیشانی جیهان دەدات و بوو بووە دەنگی ڕاستی تێکۆشانی ئازادی و هۆشیاری کۆمەلگا. ڕۆژنامەنووس عەزیز کۆیلۆغلو لەناو هاوڕێکانیدا وەک کەسایەتێکی دڵگەرم بەخشەر و ماندوونە نەزەناسرێت. لە هەر شوێنێک کە تێکۆشانی ژیانێکی ئازاد هەبوو بەرەو ئەوێ دەچوو. هەمیشە ڕێنمایی هاوکار و هاوپیشەکانی دەکرد و دەیوت مرۆڤ دەبێت بە بچووکی بچێتە هەر شوێنێک تا بە گەورەی سیر بکرێت. ڕۆژنامەنووس عەزیز کۆیلۆغلو تەواوی کوردستانی وەک ئامەد دەبینی کاتێک لە ڕۆژاوا شۆڕشی 19 تەموزی 2012 دەستی پێکرد. ئەویش لە ساڵی 2013 خۆی دەگەینێتە ڕۆژئاوا و برەو با کاری ڕۆژنامەنووسی خۆی دەدات. لە ساڵی 2018 کاتێک دەوڵەتی داگیرکەری تورک هێرشی کردە سەر عەفرین، ڕۆژنامەنووس عەزیز کۆیلۆغلو بێد و دڵی ڕووی کردە چیای کۆرمێنج و بەرخۆدانی سەردەم کە 58 ڕۆژی خایان بە دوواداچوونی کردو. هەروەها دڕندەی دەوڵەتی تورکی پیشانی هەموو جیهاندا. کاتێک داگیرکەران لە ساڵی 2019 هێرشیان کردە سەر گرێسپی و سەرێکانی ئەو عاشقی ڕێگای ئازادی ئەم جارە لەوێ بوو بە کامێرا و نووسین و هەواڵەکانی. ئەم جارە دڕندەی داگیرکەران و بەرخۆدانی دژی ئەوی ڕاگەیان. ڕۆژنامەنووس عەزیز کۆیلۆغلو کاری ڕۆژنامەوانی خۆی لە باشووری کوردستانیش لەسەر ڕێگای ئاشکراکردنی حەقیقەت بەڕێوە برد. لە تەواوی باشووری کوردستاندا بە دوواداچوونی بۆ ڕاستی سیاسی و کۆمەڵایەتی و سەربازیەکان دەکرد و بەڕای گشتی کوردستان و جیهانی ڕاگەیان. لەو ماوەی کە لە باشووری کوردستاندا بوو هەمیشە ڕێگەی ڕاستی بۆ هاوپیشەکانی ڕوون دەکردەوە و بنەماکانی ڕاگەیاندنی ئازادی کردبوو بە بناغی پێگەیاندنی ڕۆژنامەنووسان. ئەو لەگەڵ هاوکارەکانیدا هەواڵەتی و ئەخلاقیانە مامەڵەی دەکرد و خۆشەویستی خاک و وڵات هەمیشە بەشێکی گرنگی پەروەردەکانی بوون. لە هەر گۆڕەپانێکە کاری ڕۆژنامەوانی تێدا بەڕێوە بردووە بەدەیان ڕۆژنامەوانی پەروەردە کردو و پێگەیاندووە. دوجار کاتێک لە ئەرکی کاری ڕۆژنامەوانی خۆیدا بوو ڕۆژنامەنووس عەزیز کۆیلۆغلو ڕۆژی 22 کانونی دووەمی 2025 لە گوندی گردیجان لە نزیک شارەدەی چوارقڕنەی سەر بە شارۆچکەی ڕانیەی لە ئیدارەی ڕاپەڕین. ئۆتۆمبیلەکەیان لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورک بە هاوکاری هێڵی خیانەت کرایە ئامانج و شەهید بوو. گفتوگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات.